بەخشین کارێکی هێندە جوانە کە هەم لەلایەنی مادیەوە تۆ ئەبیتە هۆی دڵخۆشکردنی کەسێک و هەم خۆشت مرتاحەبی بۆی کارمەتی کەسێکت داوە ئاسودەیەکی دەرونیت بۆیەت لە هەمان کاتا ئەو کەسانی کە بەخشن هەمیشە بەرەکەت لە کار و کاسبی و ماڵ و سامانەکەیان نایەواتە هیچ کاتێک ماڵ بە بەخشین کەم ناکە وەکو خۆی گەورە زیاتر بەرەکەت و ڕست ئەنێرەیە بەسەر مرۆڤەکانە ئەمە بێجگە لەو پاداشتە گەورەی کە بۆ کەسی مسلمانی داناوە هەر لە دنیا و هەلم لە دوا ڕۆژیش خۆی گەورە ئەم چاکانە بە چەندین قات ئەداتەوە بە مرۆڤەکان ئەم بابەتە جوانەش لاین ئیسلامە زۆر جوان باس کراوە و ئەمە هۆکارێکە بۆی کە ئێمە تەشجیع بکایان هاندەرمان بە بۆی کە زیاتر هاوکاری خوشک و برایانمان بکەین لە هەر شوێنێک پێویستیان بە کۆمەکی و هاوکاری بێ یاخود تووشی هەژاری و نەداریەک بووبێتنەوە بەتایبەتیش لە نیاخانیانی ئێمە بمانەوێ نەمانێ وڵاتێکی وەکو ئێمە کەسێکی زۆری تایە هەژار و نەدار بۆ پێی کە بارودۆخی سیاسیمان زۆر ناجێگیرە و معاشمان وەکو خۆیانی بێگومان ئەمەش کاریگەریەکی زۆری کردوێتە سەر تاک بەتاکی کۆمەڵگەمان بەڵام هەمیشە کەسانێک هەن کە مادەیان باشتر توانویانە ببنە هاوکاریەک و دەستگیرۆیەکی زۆر و زۆریشن ئەو کەسانی لە بوارەکە ئیشەکەن بەڵام ئەتوانین بڵێن هەموو دەستێکیش ئەمین نییە بۆی کێمە پارەی خۆمانی بینێ و بزانین کە ئەو خێری کردومانە ئەکاتە دەستی هەژارێک نەدارێک یەکێک لەو لایەنانی کە ساڵانێکی زۆر ئەزمموی هەیە لە خزمەتکردنی هەژاران و نەداران و منداڵانی بێباو کارخراوی خێرخوازی بەخشینە کە سپاس بۆ خوا کەسانێکی زۆر دڵسۆز کار لەم ڕێکخراوەدا دەکەن و ئەو کارە و چالاکی و پرۆژانی کە ئەنجامیان داناوە هەر لە ساڵانی ڕابردوو هەتاوەکو ئێساجی خۆی کردوەوە لە کوردستانە و هەموو ئەو بەخشین و هاوکاریک و کۆمەکیانی کە وەریان کردووە هەموو ساڵێک بەداتای جیاواز دەیخەنە ڕوو بۆ ئەوەی کە دڵنیایی بن بە خێرخوازان ئەمە بێزگە لەوەی هاوکاریشیان کوکرێتەوە بۆ وڵاتانی نەدار یعنی هەر بەنمونە کاتێک بوومە لەرزە بوو لە تورکیا ئەمان ڕۆڵێکی باشیان هەبوو ئێستا هەم لە ئێران هەم لە باشووری کوردستان و هەم لە سووریا و هەمیش لە ئێستادا کە وڵاتی فڵەستین لە بارودۆخێکی زۆر نەخوازراوە سپاس بۆخوا ئێمە لە کوردستان لە ڕێی ئەم ڕێکخراوەوە توانیمانە هاوکارێکی کەمیش بێ بگەێنین بە براو خوشکانی مسلمانمان لەوێەوە کەمێک لەو مەعاناتەکەم کێنەوە کە توانین بڵێن هیچ نییە بەڵام هەرجی دڵخۆشیە کە ئەگەر بەوەش بە بتوانین هاوکاری و دەستگیرۆییان بین لە نیاخان ئێمە هەمیشە ئەتوانین لە کەم بەخشین و لە زۆری زۆر بەخشین هەم ئەوەی کە لایانی دەرونی خۆت ئارام ئەبێتەوە هەمیش هەست بە بەختەوەری ئەکەی بەڕاستی کە تۆ هاوکاری کەسێکی دیکە ئەەکەی لە مەعاناتی کەم ئەەکەیتەوە هەم لە لەوانەیە لانی دەرونی و کەسی بەرامبەریش دوو ئەوەندەی تۆ دڵخۆش بێت و مرتاح بێ بەوەی کە پێت بەخشیوە بێگومان هەمیشە ئەمە هەوڵ ئەدەین کە ئەوەی کە ئەی بەخشین بگاتە دەستی کەسێک بگاتە دەستی ئەو کەسانی کە پێویستیان پێێتی بگاتە دەستی ئەو کەسانی کە بەڕاستی محتاجن بە بەخشینەکەی تۆ بێگومان دەستگای بەخشینیش هەمیشە و بەردەوام توانوێتی کە بێتە جێی سیقی خەڵک بێتە جێی سیقی ئەو کەسانی کە ئەبەخشن و پارەکەیان یاخود ئەوەی کە دایانەوە بیبەخشن بیدەنە دەستگای بەخشین و بە متمانەوە ئەوش دەگەێنێتە ئەو کەسانەی کە پێویستیان پێێتی بێگومان ئەم ساڵیش لەگەڵ ئەوەی کە کۆمەڵێک هاوکاری کۆ کردەوە بۆ لە قەماوانی غەزە بۆ هەوڵاتیان لە غەزە بۆ موسڵمانانی غەزە هەروەها لە جژنی قوربانیشدا توانی قوربانی بگەێنێتە وڵاتی غەزە هەروەها لەو جژنەدا هاوکار بێت بۆ هاوڵاتیان و مسلمانانی غەزە بۆ ئەوەی بتوانن لە قوربانی جژن تۆزێک بێبەش نەبن و هەروەها ئەو قوربانی کە لێرە ئەکرێت بگاتە دەستی ئەو کەسانێک کە لەوێ شایستن لە وڵاتی بەریتانیاش دەستگای خێرخوازی بەخشین توانیوێتی کۆمەک بکاتەوە و هەروەها ئەو کەسانی کە لەوێ پێویستیان بە هاوکاریە هەم ئەو کەسانش لەوێ هاوکاریان پێ بگات و هەمیش بتوانن لەوێەوە هاوکاری بگەێن غەزە بە هەمان شێوەکە لە هەرێمی کوردستانەوە هاوکاریەکان گەشتە غەزە قسە و باسی زیاتر دەکەین لەسەر هاوکاریەکانی وڵاتی بەریتانیا کە دەستگای خێرخوازی بەخشین کۆی کردوێتەوە بۆ ئەوەی بگاتە دەستکەسی شایستە لە بە میوانداری زۆر بەڕێز شێخ ئارام بەرپرسی نووسنگی بەخشین لە بەریتانیا کە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمانە سڵاوت لەبێت شێخ ئارام ئەم کاتت باش پێمان بڵێ کە
ئەو هاوکاریانەی ئەم ساڵ لە وڵاتی بەریتانیا کۆکراوەتەوە بەراورد بە ساڵی ڕابردوو چۆن بووە؟ السلام عليكم وبركاته. الله كامي روح كمال جوانا كام إصلاح ومدر فتاة كالير بجدار بين لم يعني بياني طبعا واصبح خايفر والدقاء صال جاواز تلف بابردو بردي بخشين من برياري بروجي هاو قرباني بجينينج وقتا بستانا نبيت سپاس بخواي صال بخشي زور بس بجداري قرباني بات لنعرس وروها لفلسطين مشهورة غزة. دەبینین ینی لە کوردستان کوردان هەمیشە بەخەمی هەژاران نەدارانەوەن، بەڵام دەبین لە وڵاتانی دەریشەوە گەر دووریش بن لە زێدی خۆیان هەر بەردەوام من لەم کۆمەکی و چالاکیانە. ئێوە لەوێ چ چالاکیەکتان ئەنجام داوە بۆی کە هاوکاری و دەستگیرۆی بەخشین بن لە بەخشینی هاوکاریەکان بۆ کەسانی کە شایستن و پێویستیانە؟ بەڵێ وەڵامی ئێمە لێرە وەکو بەریتانیا و ئەو هەمدەران بە بۆرد ئیشەکەین، واتە لە سیستەمی بۆردە کار و چالاکیەکانی خۆمان ئەنجام دەین، فترە فترە کۆبوونەوەی خۆمان هەیە لەگەڵ نوێنەرایەتیەکانمانە لە ناو کوردانی کارەوەگەر لە بەحوکمیەوەی کە ئێرە پانتایەکی زۆری هەیە لە ڕووبەرێکی زۆرە ئێمە ئیش و کالاکیان ئەنجام دەین. یەکتر بینینمان زۆر زەحمەتە، زۆربەی کات لە ڕێی گروپ ئۆنلاینەوە چالاکیەکانمان بڕیارەکانمان جێبەجێەکەین و بڕیارەکانمان ئەدەین. ئەم ساڵ جیاوازتر بەهۆی ئەوی کەتوانیمان کەمپینێکی ساڵانە ئەنجام بدەین، زۆربەی بۆرد و نوێنەرایەتیەکانمان هەرماندا کە قوربانی ئەنجام بدەین، هەوڵ بدەین چەند وڵاتی کە بەشدار ئەو مەبەستە کۆبوونەوەکەمان ئەلحەمدولیلا ئەرێنی وە هەموو برایان و هەتا تاکە شتەکانمان لەگەڵن هاوکار و دەزوات چەند وڵات کە کاری خۆمانکەین چەند وڵات پێویست هاوکاریان بگەێنینێ چالاکیەکان ئەنجامەدەین شێوەیە سۆشیال ئەوەی کە باڵێن نەتەکان کۆمەکەکانمان کۆ کردووە سەرچین بۆتوانین هەزاران لەو قوربانیانە کە ئەم ساڵ بەخشین بەعام زۆر باشە شێخ ئارام، ئەو بەخشینانەی کە کۆتان کردوێتەوە، ئەو قوربانیانەی کە کۆتان کردوێتەوە گیانتانەتە غەزە، تەنها کوردانی تاراوگەی ناو بەریتانیا بۆ یاخود شارەکانی ترش و شوێنی ترش بەشداریان کردووە یاخود جگەر لە کوردیش کەسی دیکەش بەشداری کردوتەیە؟ بەڵێ طبعا کاتێک کە دەستگای پێخوازی بەخشین بەعام یاری پرۆژەیەکە سوشيال ميديا وكان لو تورا ميديا بەڵام دیەکە زۆر جار بە ئێمەوە ئاسانی لە هەند شێوازی فیدی بارە زۆر جار هەتا قەومی کەش یعنی کە هەموو لایەک هاوخەمن بەڕا سڵمانیش نین هاوخەمن ئامادە هاوکاری خەڵکی بەشکوراوی غەزە خەڵکی بڵێن خەڵکێک کە لە هەموو کەس مستەحەقترن لەسەر زەوی لە ئێستادا لە ڕێی خەڵکی لە ڕێی مزگەوتەکانەوە لە ڕێی خەڵکیەوە کە یەکتری ئەبینن ئامانەتەکانیان تەسلیمی ئێمە دەستیەوە ئەیگەێنینە کەشەتوانی بەشداری کارەکان
یاس بەڵێ زۆر جار خۆیان دەکەن زۆر جار ئەگەر ئێمەیان بەر یاخود داواکی بەڵێ کاگەرام بەکو دەزانین یەکێک لە سونەتە گەورەکان سونەتی قوربانیکردنە و ئێمە زەیماک لێمە پێش جەژنی قوربان بوو ئێوە لەوێ هیچ ئامارێکتان لایەکە تا چەندێک توانیتانە قوربانی ئەنجام بدەن و هاوکاری بگەن ئەو کەسانی کە شایستن لە ڕێگەی قوربانیکردنەوە و ڕخراوی بەخشیدەدا چ ڕۆڵێکی هەبووە؟ بەڵێ ئێمە وەکو بەخشین ئەید فاوندیشن دەستگای خێرخواین بچین لە هەندەران لەژێر ئەو ناوەدا لێرە کۆمەکیەکان ئۆکەینەوە سوپاس بەخوای گەورە ئەم ساڵ توانیمان سەر و 135 حیوانی ورد واتە مەڕ و ئاژەڵی ورد بکەین بە بڵێن بنێرین بۆ وڵاتانە و بۆ قوربانی و هەروەها ڕەشە وڵاتیش کە ئەلحەمدوللا بە ڕێژەیەکی باش توانیمان سەر و 35 ڕەشە وڵات بنێرینەوە بۆ ئەو وڵاتانی کە پێویست بوون و هەر لە هەمان کاتیشە بەجیا بە تایبەتی ئەوانەی غەزەمان بەجیا کە سوپاس بەخوای گەورە نزیکەی 50 توانیمان 50 بەشی زۆر زۆر باش بۆ غەزە دابین کەین سوپاس بەخوای گەورە پێشگەل لە کۆمەکی داراییش کە ئەوان زیاتر هەر بۆ پاکێجی خواردن و زیاتر بۆ جلوبەرگ و خواردن و ئاو بووە. زۆر باشە ئەگەر داتایەک و ئامارێک لەبەردەستا بێت ئایا ئامارەکانی ئەم ساڵی دەستگای بەخشین لە بەریتانیا بە بەراورد بە ساڵی ڕابردوو چۆن بووە؟ هەر بەراورد ناکرێ تار ئێمە بە حەقەت وڵاتی غەزە هەر لە هەمان کە ئەو ڕیکردە خەڵکی بە بڵین بە حەقەت کاتەوە ئێمە دەست بران و خواندون ئاسان هاوکارمان دەستوارمانە وەکی قومیەتەکانی کان لە ناو کووردا فەرۆشەوە ئەنێ سپاس بۆ دەستگای بازی بەخشین لە کوردستان هاوکارەکان دەستیان دیارە و شوێنی خۆی سپاسی خوای گەورەی دەرئەکەین بەراورد ئێمە هەر بۆ ئەمان نەبووە هیچ شێوەیەک سپاس بۆ خوای گەورە ڕێژەی ئانیمان لە ئەفریقا ئەنجام داوە هەمان شێوە کە نزیکە بێت ساڵێک کە ئەو لەو دەچێت تۆپ و تەیارە وتنان ئەم ساڵ توانیمان بەشداری بەردەوام گەیانوە و بەردەوام لە کوردانی کاتەکە ئەکەین کە بەخین هەڵبژێرن دەستگایەکی خۆیان ئەمانەتەوە هەر هاوکارییان هەبێ ئەمە ئینشاڵڵا بەدەستێکی ئەمینەوەی گەێنینە شوێن زۆر باشە ئەوە باس بکەین کێوە چۆن هاوکارەکان کۆکەنەوە ژمارەتان جاناوە یان لە ڕێگەی ئۆنلاینەوە لە شارە جیاوازەکان و ئەتوان هاوکاریتان بۆ بنێرن و ئەم هاوکاریش دەگەێنن بەکێ لەوێش کەسانێک هەن کە پێویستیان بەم هاوکاریە بیان ئەو تا هەمیشە هاوکاریەکان ئەنێرنەوە بۆ کوردستانیان ئەو تا بۆ وڵاتێکی وەکو فڵەستین کە لێسادا لەژێر قەیرانێکی سەختەیە. بەڵێ ڕاستی ئێمە ژمارەمان هەیە لێرە خای گەورە تۆمارین لێرە منەظەمەکەمان تۆمارکراوە هەموو کارچالاکیەکانە ئێمە ئەنجام دەدەین ئێمە لە ڕێی پاسیەوە بەڵێ بۆ ئەوروپاش و بۆ هەندەرانمان کە خەڵک هاوکارەکانی بێنێت زانی بەیج و کاونتەکان چین بیبینێ هەموو دەستگای گەڕە کۆمەڵاتیەکان لە ڕێی دەستیشەوە لە ڕێی بۆی کە بۆ نمونە لەوانەیە خەڵکێک هەبووە تازەش هاتۆ بۆ وڵات ئێستا یاکە تێپەڕیوە خەڵک بۆ بەشدار هێشتا هیچ ژمارە بانکێکی نەبووە نیتوانیوە بەڕاستی بەڵام لە قوتی خۆی کردووە لە هێناوە لەوە هەوڵی دا
بەڕاستی لێ قەوماوی دادی بکات وە خۆی لەو خێرە دڵی بەڕاستی کەرانەی کە ئەبینرێت ئەوەندە ناخەژێنن ئامادەیە جلوبەر بفرۆشێ بەس لە پێ لە ناڕەحەتی ڕزگار کات بیبەخش وەزیمت دەست خۆشیان سپاسیان پێریان کە بەڕاستی ئاوا هاوکاری کۆکەینەوە چەند ساڵە لێرە واتە چارەتی مانە واتە مەزەمەکەمان ساڵانە ئێمە حکومەت ئاگاداری چالاکیەکان لەبەرەوەی چالاکیەوەیەکی مسلمانانە و مرۆڤایەت ڕێگە پێدراوی سواز زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ شێخ ئارام بە پرسی نووسنگی بەخشین لە بەریتانیا زۆر سپاس بۆ زانیاریەکانت دەستکان خۆش